گرنە ئەستۆی خوان ڕەنگە ئەرکی سەرشانی ئێمە بۆ بۆنەوە زۆر ئاسانتر بێت لە چاو جاری پێشوە بە تایبەتی ئەو خۆتان نەزانن جاری پێشوو ئێمە کە چوینە هەڵبژاردنەوە هەتا ئەو کاتێک کە لیست دروست کراوە ئێمە لە هیچ جێگایەک بارەگامان نەبووە، لە هیچ جێگایەک نوێنەرمان نەبووە، لە هیچ جێگایەک لیژنە و کۆمیتە و دام و دەستگامان نەبووە. خەڵک پشتیوانی لێکردین و بزوتنەوەیەکی خۆڕسکی جەماوەری بوو، بزوتنەوەیکی عەفەوی بوو کە پشتیوانیان لە عینەکەی ئێمە کرد. لەم هەڵبژاردنە ئێمە هەوڵ دەدەین خۆمان ڕێک بخەین و سەرەتای ڕێخستنەکەشمان بۆ دەست پێ کردووە کە دەستگایەکی یا دامەزراوەیەکی پرۆفیشناڵمان بۆ کاروباری هەڵبژاردن دروست کردووە. زۆر باشە کاک نەوشیروان، پرسیارێکتر کە بۆ بەڕێستان هاتووە باس لەو دەکات کە ئێوە بیرتان لەوە نەکردوێتەوە لەگەڵ سەرکردەی باڵای پارتە سیاسیەکانی کوردستان دابنیشن و گفتوگۆ بکەن بۆ ئەوەی کە استراتیژی کاری سیاسی خۆتانی بۆ ڕوونکردنەوە. تۆ لە دیدارەکەی پێشووتراوتت ئێمە هێزێکین بە تەنیشت ئەوانەوە بەدیلی ئەوان نین. پرسیارەکە ئەوەیە کە ئێوە بیرتان لە گفتوگۆکردن لەگەڵ ئەوان نەکردوێتەوە؟ بەڵێ بیرمان لێکردوێتەوە، بەڵام هەتا ئێستا ئەوان هەڵوێستیان وەکو باسم کرد هەڵوێستێکی دوژمنانەیە. هەتا ئێستا بەردەوامن لەسەر نانبڕینی خەڵک، تا ئێستا بەردەوامن لەسەر هەڕەشەکردن لە خەڵک، تا ئێستا بەردەوامن لەسەر ئەوەی کە سزای سیاسی خەڵک بدەن و لە هەمان کاتا بەردەوامن لەسەر بڵاوکردنەوەی پرۆپاگاندەی ناڕاست دژی ئەم بزوتنەوەی ئێمە. هەر وەختێک ئەوانە هەڵوێستیان لەو مەسەلانە گۆڕا لەلایەن ئێمە لەگەڵ هەموو دەسەڵاتداران ئێمە لە وڵاتە ئاژین، لەگەڵ دەسەڵاتدارانی گفتوگۆ بکەین و قسەکەین و هەوڵ دەدەین زمانێکی هاوبەش بدۆزینەوە. یعنی هەڵوێستی ئێوە پەیوەستە بە سیاسەکانی ئەوانەوە؟ بالضبط بەنگە بە هەڵوێستی ئەوانەوە بەرامبەر بە ئێمە. ئەگەر هەڵوێستیان لە ئێمە هەڵوێستی گفتوگۆکردن و زمانی هاوبەش و لێگەیشتن بێت بێبوومان ئێمە ئەو ڕێگەیەمان پێبەسنگە. خۆ ئەگەر لەسەر دوژمنایەتی بەردەوام بن ئەوان چاوەڕێەوە نەکەن ئێمە هەرچێکیان کرد باشیان کرد و خراپیان کرد لە پەرلەمانیا لە دەرەوەی پەرلەمان چەپڕیان بۆ لێبین و دەستخۆشیان لێ بکەین. بێگومان ئەگەر شتی خراپیان کرد ئەچینەوە بە گژیانە بە ڕێگەی دیموکراتی. باشە کاک نەوشیروان، بزوتنەوەی گۆڕان چی بەسەر دێت؟ بەڵێ بزوتنەوەی گۆڕان چی بەسەر دێتەوە پرسیارێکی زۆر بەجێیە لەلایەن زۆر خەڵکیشەوە لە پرسیار لە ئێمە کرێت. بزوتنەوەی گۆڕان وەکو قەوارەیەکی سیاسی لەلایەن کۆمیسیۆنی باڵای هەڵبژاردنەکانەوە جارێک پەسەند کراوە، ئەم جارش پەسەندکردنەکەی تازە کراوەتەوە. ئێمە بۆمان هەیە لە ڕووی قانونیەوە وەکو قەوارەیەکی سیاسی کار بکەین، وەکو قەوارەیەکی سیاسی لە چەند هەفتەی داهاتووە خۆمان ڕێگەخەین هەوڵە دەین چەندین ڕایەڵە و تۆڕی جیاجیا بۆ پەیوەندیکردن لەگەڵ توێژە کۆمەڵایەتەکانی ناو کۆمەڵی کوردستانی عێراق و ڕەوەندی کوردی لە دەرەوەی وڵات دروست بکەین بۆی وەکو ئەم جارە وەکو قەوارەیەکی ڕێکخرا وەکو هێزێکی سیاسی ڕێکخرا و بچینە ناو ململانی هەڵبژاردنەوە. بەشی دومی پرسیارەکە دەڵێت دەبنە فۆرمی پارتێکی سیاسی دیاریکراو. ئێمە بە هیچ جۆرێک تەجروبەی حیزبە ستالینیەکان دووبارە ناکەینەوە، حیزبی هەرەمی دروست ناکەین و بە تەمانین لاسایی ئەو حیزبە تەقلیدیانە بکەینەوە کە لە کوردستان حیزبایەتیان کردووە بە سەرچاوەی ژیان بۆ موچەخۆر و بۆ وەکردوانە بە ئەداتێک بۆ ئەوەی کە خەڵک ئیجبارکەن لەگەڵیان نابیانی. لە کوردستانە حیزبە سیاسیەکان ئێستا لەم زمانە تەجنیدی عسکەری نەماوە، تەجنیدی ئیجباری عسکەری. جاران هەرچی عمری بووای بە 18 ساڵ مەجبور بوو بڕات بێ بە عسکەر. نەوەیەک لە تەجنیدی ئیجباری هەبوو کە خەڵکیان بردن بۆ عسکەری. ئێستا لە باتی تەجنیدی ئیجباری عسکەری تەجنیدی ئیجباری سیاسی هەیە. ئێمە دژی ئەو سەرەتاین و پێمان وایە ئەوە سەردەمەی حیزبە ستالینیەکان بەسەر چووە، ئەو سەردەمە بەسەر چووە کە تۆ هەوڵ بیت لەسەر شێوەی جێیشێک حیزبێکی سیاسی دروست بکەیت لە هەموو کون و قوش بن و کۆڵانێکە بارەگا هەبێت بۆ ئەوەی کۆنتڕۆڵی کۆمەڵگا بکەیت لەو ڕێگەیەوە و لە شکرێک لە موچەخۆری بێ ئیش لە ناو بارگاکانی خۆتا کۆکەیتەوە. ئێمە ئەو تەجروبەیە دووبارە ناکەینەوە. ئێمە ئومێدمان وایە کە تەجروبەیەکی تازە بێنی لە ناو کوردستانی عێراقەوە کە ببێ بە جێگەی پەسەندکردنی کۆمەڵانی خەڵک کاری سیاسیش بکات لە هەمان کاتا پیشەی تایبەتی خۆشی هەبێت، سەرچاوی ژیانی تایبەتی خۆی هەبێت. باشە، بەشێکی تری پرسیارەکە باس لە پەیوەندی نێوان ئێوە یەکێتی دەکات بۆی کە ئێوە جیا دەبنەوە لە یەکێتی یان جیا نابنەوە یان بەشێکن لە یەکێتی یان بەشێکنین لە یەکێتی. بەڵێ ئەوە ئێمە لە یەکێتی جیا نەبووینەتەوە و من بەشی هەرە زۆری ئەو کەسانی کە لە بزوتنەوەی گۆڕیان کۆبوونەتەوە ئەسڵ یەکێتی نەبوون. ئەگەر یەکێتیش بوون لە یەکێتی هاتوونەتە دەرەوە. ئەوە مشکلی خۆیانە کە هین بێت. ئێمە خۆمان بە منشەق و بە جیابوونە و بەوانە نازانین. بزوتنەوەیەکی جەماوەری فراوان کە پایەگایشی فراوانی هەیە لە کوردستانە، خەڵکی تایە کە کاتی خۆی
کادر بۆ لە ناو ڕێزەکانی یەشێتیا ئەندام بۆ لە ناو ڕێزەکانی یەشێتیا بەڵام ئێستا هاتوۆتە دەرەوە هەروەها لە ناو حیزبەکانی تریش خەڵەکە بوون هاتوونەتە دەرەوە بەڵام بەشی زۆری هێزەکەی ئێمە کە لێمان کوبەتەوە لەو کەسانەیە کە پێشتر یا لە هیچ حیزبێکان نەبووە یا بێلایەن بووە یا تازە هاتوۆتە ناو ڕیزی جوڵانەوەکەوە لەبەرەوە ئێمە یەکێتیمان بۆ خاوەنەکانی خۆیان بەجێشتووە. زۆر باشە. دوا بەشی پرسیارەکە باس لەو دەکات کە دوجار لابد پێویست نییە کە ئێوە لە چوارچێوەی هەیکەلێک یاخۆ تەنزیمەکە خۆتان ڕێک بخەنەوە بۆ ئەوەی کە بزوتنەوەی گۆڕان پەرش و بڵاو نەبێت. من باسم کردوتم ئێمە وەکو قوارەیەکی سیاسی حەقی کارکردنمان هەیە و خۆمان ڕێگەخین و بەم نزیکانە لە شارە سەرێکیەکانی کوردستانی عێراقا بارەگاکەینەوە و دەزەکەین بەکاری بەخۆڕێخستنی خۆمان لە ڕێگەی کۆمەڵێک لە شەبەکەی پەیوەندیەوە لە تۆڕی پەیوەندیەوە. زۆر باشە. پرسیارش هاتووە سەبارەت بە کۆمەڵی ڕەنجدەران کە بۆچی نێوشیروان مستەفا کۆمەڵی ڕەنجدەران زیندوو ناکاتەوە لە بریەوەی بەدیلێشتردا بنێت. وابزانم هەر قۆناغێک و هەر سەردەمێک پێویستی بە شێوەیەکی دیاریکراوی ڕێکخراوەیی هەیە. پێم وایە کۆمەڵی ڕەنجدەرانی کوردستان لە قۆناغی خۆیان دەورێکی گرنگ و سەرەکی و کاریگەری لە مێژووی میلەتەکەمانە بینی. قۆناغی ئەو قۆناغە تێپەڕی ئێستا قۆناغێکی تازەیە پێویستیمان بە فۆرمێکی نوێ بە ناوەرۆکێکی نوێ بە بەرنامەیەکی نوێ بە سەرکردایەتێکی نوێ بە شێوەیەکی ئیشکردنی نوێ هەیە و من ئومێدم وایە کە ئەو کلێنەی کە ئێستا لە کوردستانی عێراقا هەیە و زۆر لە دڵسۆزەکان و لە ئەندامە کۆنەکانی کۆمەڵی ڕێنجدەران باسیەوەکەن کە کۆمەڵە زیندوو بکرێتەوە. پێم وایە ئەو قۆناغە بە سەربەرزیەوە کە ئەرکەکانی خۆی بەجێهێناوە ئێستا قۆناغێکی تازەیە ئەرکی تازەمان لە ئەستوایە. باشە کاک نیشان بەشی زۆر لە پرسیارەکان تایبەتن بە مەسەلەی نامڕین و ئەو سزا ئەساسیی کە بەڕێزت باست کرد. تۆ خۆت پەیامت چییە بۆ ئەو نامڕاوانیان ئەوانەی کە لەسەر بزوتنەوەکەی ئێوە سزایەکی سیاسی دراون کە دەتوانرێت بوترێ لە ڕاستیدا مۆدێلێکی تازەی سزادانەیانی؟ ئێمە ئەو بەرنامەیە کە هەمان بووە بەرنامەی گۆڕان بووە بەرنامەی گۆڕانێکی سیاسی بنەڕەتی بووە لە کۆمەڵی کوردەواریە. ئێمە بەڵێنمان بە میلەتەکەمان ناوە کە ئیش بکەین بۆ ئەوەی سیستەمی حکومڕانی لە کوردستانی عێراقا بگۆڕین، ئیش بکەین بۆ ئەوەی شێوەی بەڕێوەبردنی وڵات بگۆڕین، ئیش بکەین بۆ ئەوەی کە ئەدای حکوومەت بگۆڕین، ئیش بکەین بۆ ئەوەی کە ئەدای پەرلەمان بگۆڕین، ئیش بکەین بۆ ئەوەی کە وڵاتەکەمان لە قۆناغێکەوە بچێتە قۆناغێکی خۆشتر و باشتر و پێشکەوتوترەوە. هەموو گۆڕانێک لە دنیا نرخی خۆی هەیە، هەموو هەوڵ و تێکۆشانێک باجی خۆی هەیە. پێم وایە ئەو سزا سیاسی کە ئێستا دەسەڵاتدارانە ئیسەپێرن بەسەر چالاکەکان و بەسەر لایەنگرەکانی ئێمە لە ڕاستیە ئەوە بەشێکە لەو نرخی کە تێکۆشەرەکانی میلەتەکەی ئێمە ئەمڕۆ لە نرخی گۆڕینی سیستەمی سیاسی و سیستەمی ئابووری و سیستەمی کۆمەڵایەتی لە وڵاتە ئەیدەن و من بە شانازیەوە باسی ئەوەکەم چالاکەکانی میلەتەکەمان بەرگەی ئەوەیان گرتووە خۆڕاگریەکی بێوێنەیان پیشان ناوە کە ئامادە نەبوون لە پێناوی موچەیەکی پچووکە تەنازول لە بیر و باوەڕ و بیر و باوەڕی سیاسی و لە مەبدەی خۆیان بکەن. بێگومان ئەم عەقڵیەتێکی ئێستا عەقڵیەتی سزادانی سیاسیە، ئەمە پاشە ڕۆژی نییە، ئێستاشی نییە، نەک ئایندە، بەڵکو ئێستاشی نییە. ئەمە وەکو پەلەقاژەوەیە، ئەم پەلەقاژێش پێم وایە دامرچێتەوە چ زوو بێت چ درەنگ. ئەنێ توێ بڵێ کە ئەم ئامانجەی کە لە پشت سزای سیاسیەوەی کە ترساندنی لایەنگرانی ئێوەیە سەر ناگرێت؟ بێگومان سەر ناگرێت. ئێمە سەدان هەزار کەس لە ئێمە کۆبووەتەوە، نانبڕینی چەند هەزار کەسێک ناتوانێت میلەتێک چاوترسێن بکات. میلەتەکەی ئێمە گۆڕینیەوە، یعنی لەبەرەوە بە سزادانی چەند هەزار کەسێک ئێمە لە سەردەمێکە هەفتەی واه بۆ سەدان کەسیان لە یادام کردوین، ینی لە میلەتەکەی ئەمان یادام کردەوە، خڵیان واسیەوە لەسەر جادەکانی شارەکان خەڵکیان بەڕیز ڕێمی کردووە، میلەتەکەمان چاوترساو نەبووە. ئێستا بە نانبڕین و بە دەرکردن و بۆوان چۆن چاوترسێنی بێت؟ ینی ئەو بۆچوونی کە پێی وایە ئەم جارێک کە گۆڕان هات مۆدێلێک بوو، بەڵام ئەم جارە کە دێت ڕەنگە بەم حماسەوە نەبێت، لەلایەن بەڕێستەوە ڕەتەکرێتەوە یان ڕات چیە سەبارەتی؟ من پێم وایە هەڵبژاردننی داهاتوو ئێمە سەرکەوتنی سیاسی گەورەتر بەدەجێنین. پێم وایە گەلەکەمان پەشیمان نەبووەوە لەوەی کە دەنگی بە ئێمە داوە بە پێچەوانەوە، ئەوانەیە کە دەنگیان بەشێک لەوانەیە کە دەنگیان بە ئێمە نەداوە پاش ئەوەی کە ئەو ڕووداوانی کوردستانی عێراقیان بینیوە، ئێمە لایەنگرەکانمان زۆرتر بووە و ئەشی بینین، یانیەوە لەبەردەمانەیە. زۆر باشە کاک نەوشیروان، زۆر سوپاس بە ئامادەبوونت لە بەشی دووەم یاخود ئەڵقەی دووەمی بەرنامەی ڕوبەڕوو لەگەڵ بەڕێستا. زۆر